سڵای خواتان لێبێ بەڕێزان لەم ڤیددیوە باسی ئینشاڵا لێکشاری یەکە دووەکەین جاوە تاان لەکەیەکەوە خەریکم وابزانم دەدەقە چارەکی خەریک بووم کەچی سێرەکەم مایکرۆفۆنەکەیشی نەکردووە بەس ئینشاالله لەمەیانە بێکێشا بێ خێری پێوە ئینشاالله جەمات لێرە باسی چیەکەین باسی ئەناتۆمی ئەپلیکیشنی فلاتەرەکەین ئەپلیکیشنێکە بە فلاتەر دروستکرابێ وشەی ئەناتۆمی چییە؟ وشەی ئەناتۆمی وشەیەکی فیزیکیە دیقەت بن لە باڵین لە عفو فیزیکیە پزیشکیە کاتێکاڵی ئەناتۆمی جستەی ئینسان باڵین بەم شێوازە بۆ تەخاتە ڕوو هەموو کۆندام و شتەکانە خاتە ڕوو جالێرە شەکاڵێ ئەناتۆمی باشە ئەناتۆمی وەستی لە چی ئەمەسی لە هێڵکاری یان باڵین ستراکچەری ئەپلیکیشنەکەتە لێرە باسی ئەوواکە انشاءالله باشە ئەو لێکچەرە جا ئەم سلایدە گرنگە بەلامەوە چکە تر بەردی بناغی ئاپلیکیشنێکی فلاتەرە ئەڵێ هەموو شتێک لەناو فلاتەرا بریتە لە چی بریتە لە وجت باشە وجت بە زمانی ئینگلیزی یعنی ئامێری بچووک باشە هەموو ئەو شتانی کە لەسەر باڵین ئەها سێریکەن باڵین فلاتەر ئاپ سامپل فلاتەر ئاپ هەموو ئەو شتانی کە لەسەر شاشەیەکی مۆبایل هەیە باشە پیانەوترێکی هی فلاتەر کە بە فلاتەر دروستکراوێ پیانەوترێ وجت سێریکەن ئەم نووسینی ئێرە ئەم نووسینی ئێرە ئەم ڕسمە کە هەردووکیان دوگمن ئەم نووسینە ئەمە هەر هەمووی پێوترێکی پێوترێ وجت باشە یعنی پیانەوترێ پۆلی وجت کاتگۆری وجت باشە لە ناو هەریەک ئەم وجدانەیە چی هەیە هەریەکە و ناوی خۆی هەیە بۆ من ئێستا ئەمە چی ئەمە تێکست وجتە ئەمە بەتن وجتە باشە ئەمە بەتم ناویگەیشن وجتە بەتم ناویگەیشن بارە باشە بۆ شێوازە و ئەتوانیت وجد لەسەر وجد دروست بکەیت ئەمە ئینشاءالله مەبەستەکە پێتان ئەڵێم کە چییە ئەڵێ یەکەمین شت کە بمانوێت دروستی بکەین لە دوایەوەی کە پرۆژێکتەکەمان دروست کرد پێویستە چی دروستکەین پێویستە شتێک دروستکەین بە ناوی ماتریال ئاپ بەردی بناغی ئەپلیکیشنەکەمانە بۆچی پێوترێ ماتریال لەبەرەوەی دیزایانی ماتریالی ئەندروید بەکارێنێ ماتریال دیزاین لێرە دیقەت بە نووسراوە چی ئەڵێ ماتریال ئاپ is a top level widget یعنی وجدێکە لە لووتکەی خەریتەی درەختی ئەپلیکیشنەکەتایە ئەها سێریکە سێری ئێرەکەن جەماعەت سێری ئەمەکەن ئەم ئەپلیکیشنی هێناوە ئەم لاپەڕەسادەیی هێناوە کردی بە شێوەیەکی درەختی لە سەری سەرەوە واتە لە ئەمە لە سەری سەرەوە چیمان هەیە سکافۆلدمان هەیە یەکەم خەڵ باشە تاان پێش سکافۆلد چیمان هەیە ماتریال ئاپمان هەیە بەزەمە لێرە بۆ ئاکتێکەوانە نازانم بار حاڵەگەر بووم نشتی کواتتان بواتەوە ئاسانە هەرۆندە بڵێ ینی لە تەنیشتە بینسەوتەوە لە دوای سکافۆلدۆ چیمان هەیە ئەفبارمان هەیە ئەفبار ئەم بەشەی ئێرێ باشە ئەکرێتە ناو سکافۆلدەوە بە پەلە نەکەین جارێ ئەڵێ چی ئەڵێ ماتریال ئاپ بریتە لە وجتی لووتکە لە ناو ئەپلیکیشنەکەتە کە چی یەکات سێت ئەپی هەموو ئەپلیکیشنەکەتەکە کە فلاتەر دروستکراوە بۆ ئەوەی کەچی بەکاربێنێ بۆی کە ماتریال دیزاین بەکاربێنێ لە ئینتەرنێت تا بنووسە ماتریال دیزاین ئیمەیج سێریکە ئەمە ماتریال دیزاینە ئەمە هی ئەندرویدە ئەڵین چڵین VS کەپەرتینۆ هیچیە هی iOSە باشە بۆن ئەمە لە لێکچەر یەکی شاشتێکی وامان باس کردووە لە ئەلێرتەکەیە سێریکەن ئەمە هی ئەندرویدە دیزایانی ئەندروید بەم شێوەیە دیزایانی iOSیش بەم شێوەیە باشە ئێمە بایدی فۆلت کاتێکە ئەپێکی فلاتەر دروستەکەین خۆی بایدی فۆلت چی بەکارێنێ ماتریال ئاپ بەکارێنێ ئەگەر تۆ حەزە کرد ئەپلیکیشنەکەت ساپۆرتی ئەندروید و iOSیشکە ئەو کاتە پێویستە هەم ماتریال ئاپ تعریف بکەیت هەم کەپەرتینۆ ئاپیش تعریف بکەیت بەڵامەوە بووە بۆم شەرحکردن بۆ معلوماتی خۆتانەوەی کە بزانن ماتریال لەو شێوە هاتووە لە ناو ماتریالی شیمان هەیە ماتریال ئاپ شتێکمان هەیە پێوترێت سکافۆلد لە ئینگلیزیە یعنی چی ماوەسا منە موشێ نازانم یانی چی یعنی ئەسکەلە باشە بۆچی پێوترێ ئەسکەلە لەبەر ئەوەی کاتێککە ئەمە تعریف ئەەکەی لە ناو ئەپلیکیشنەکەتە وەکو ئەسکەلەیەک ئەو شتانی کە تۆ پێویستە پێێتی لە ناو ئەپلیکیشنەکە تا حساب کەمە ئەپلیکیشنەکەمە لە یەک لاپەڕە پێکاتەوە لەم پیجە پێکاتەوە هەمووی ڕیز ئەکات بەو شێوازی کە خۆم من ئەمێم بەتنە لێرەیابێ ئەمێ ئەم سێرچبارە لێرەیابێ ئەمێ ئەم نووسینە لێرەیابێ نووسینە لێرەیابێ هەمووی سکافۆلد ئەمەد بۆ ڕێکەخە بۆیە ناوینراوە ئەسکەلە چکە ئەسکەلەش هەمان شتەکە بۆ منە کەسێک بیێ بچێتە ئێرە لە ڕێم ئەسکەلێەوە ئەچێتاویە بچێتە ئاویا لە ڕێ ئەم ئەسکەلێەوە چێتاویە باشە ئەم تەژبیهاتانە گرنگن بۆی کە لێیان تێ بکەن انشاءالله
ئەمەش پێناسە ئەکادیمیەکەیەتی بەپێی ئەم مەرزەمێ ئەڵێ سکرینێکی بەتاڵە بەگشتی چیتیایە زۆر جار typically contains several common visual elements like چی ئەڵێ کۆمەڵێک شتی وێنەی باویتیایە وەکو چی باو یعنی کۆمن visual ینی وێنەی وەکو چی وەکو ئەپبار دراوەر بەتم navigation bar floating action button باشە ئەپبار باسمان کرد چییە مامۆستا من ئەمە نازانم چییە بڵێ ئەپبار ئەمە هەر ئاوا تۆ ئەم لاپەڕێ بیدەی بە گوگل ترانسلیت و بە تەماوی ئاوالی تێبگەی بەخوالی تێناگەیە بێ ئەم وشەیە گوگل ترانسلیت نازانێمە چییە ئەبێ بیت ئاوا لە ئینتەرنێتە لێبی بووی کە بزانی مەسەلە چییە باشە ئەپبار ئەم بەشەی سەرەوەی ئەپلیکیشنەکەتە ئەم بەشەی سەرەوەی ئەپلیکیشنەکەتە لە زۆربی زۆر ئەپلیکیشنەکانە هەیە ئەم بە شەشینەی سەرەوە پێوترێکی پێوترێ ئەپبار باشە زۆر باشە دراوەرمان هەیە دراوەر یعنی چی دراوەر ئەرێ لێرە پێش دراوەرد خەبارەوە شەرحکەم بۆتم ناویگەیشن بارمان هەیە باشە بار یعنی چی جەماعەت لە ئینگلیزیە بار ئالەمەوە هاتوڵی چۆکلێت بار ئەو هەر شتێک لا کێشەیی بێ ئاوا بەگشتی بەتابەت لەم مەسەلەی چۆکلێت و شتەیە پێوترێکی پێوترێ بار بە ئینگلیزی باشە بەتم ناویگەیشن بار لە فڵەتەراچیە ئەم بەشی خوارەوە ئەم بەشە لا کێشەیە ئاسۆیی خوارەوەیە کە تۆ ئەتوانی ناویگەیتی پێ بکەی واتە بەکاری بینی بۆ ناویگەیشن لە بینی لاپەڕەکانە ڕهاتن و چوون باشە زۆر باشە فلوتینگ ئاکشن بەتن پێم وابێ خوێندوتانە لە عملیە بەڵام هەر خۆتان سێرچی بۆ بکەن دراوەر چییە جەماعەت دراوەر ئەمێ پەنجە ئەنیت بەو دوگمەی سەرەوەیە ئاوس ئەوی سەرەوە کە پەنجەی پیانی ئەو لیستت بۆ کاتەوە لە لای چەپەوە بێیان لە لای ڕاستەوە بێ باشە سەیریکەن هەموو یەک شتە کوانێ دەی کلیکی لێکە ئەوە کاتەوە ئەم نە تۆ سوشال میدیا ئەپلیکیشنێکە دروست کردو کە هەر کاتێک یوزەرەکە پەنجەی نابە و دوگمەیە ئەو لیستە بکاتەوە کە ئەو لیستەشی کردەوە ئاوە بۆ شێوەیە پرۆفایلەکەی تیاابێ ئیمێلەکەی ڕاستمەکەی بۆ ناوەکەشی باشە زۆر باشە ئەڵێ لە ناو سکافۆلدا چیمان هەیە کۆمەڵێک وجدمان هەیە دوو وجدمان هەیە باشە دوو وجدمان هەیە سەرەکی ئەپبار لەسەری سەرەوە لەگەڵ چی بەدی کۆنتینەر مەبەستی لە جەستەی لاپەڕەکەیە ئەمەی کە ئیبین ئێستا ئەمە ئەم بەشە سەوزەی سەرەوە ئەمە ئەم بەشە سەوزەی سەرەوە ئەوە پێوترێکی پێی ئەوترێت ئەمەی سەرەوە بەشە شینەی سەرەوە پێوترێ ئەپبار بەڵام ئەمەی ئێرە ئەمە پێوترێ بەدی کۆنتینەر ئەمەی خواریشۆ پێوترێکی پێوترێ بەتم ناویگەیشن بار باشە دیقەت بن ئەمەی سەرەوە ئەمە چییە ئەمە ئەپبارە ئەمەی ئێرەش پێوترێ بەدی کۆنتینەر بەشی جەستەکەیەتی وەکو چۆن لە HTMLڵین هێد و بەدی باشە لە بەدیە چیمان هەیە ئەڵێ وەکو بۆکسێکە باشە لە بەدیە ئەڵێ وەکو بۆکسێکە لایکە دیڤ تاگ in HTML وەکو دیفتاگ وایە لە HTML ئەگەر تاگی دیفتان خوێندبێ لی تێگەنەوە قسەیە ئەگەر نەشتان خوێندەوە واز لە قسەیە بێن بەسەر ئەگەر بۆتان هاتەوە بڵێ وەکو دیفتاگ وایە بڕۆناکەم بۆشتان بێتەوە بەس بۆ تێگەشتنی خۆتانە ئەوە ئەڵێ it contains the content of the app ناوەڕۆکی ئەپلیکیشنەکەت لەویایە یان ناوەڕۆکی ئەو لاپەڕەیە لەویایە لەو بەدی کۆنتینەری سکافۆڵدایە works like a body وەکو جەستەیەکی شەکە جەستەی لاپەڕەکە باشە ئەڵێ کۆنتینەر ئەتوانێت چی لە خۆ بگرێ کۆڵۆم و ڕۆ باشە تاوان ئەم قسەیە کۆڵۆم و ڕۆ کە چین من کردومە بە ڤیددیو بۆ ساڵی پاری خۆمان عملیەکەیم کردووە هیوادارم بچن سێری بکەن لە چەناڵەکەمە لە پلەیلیستی فلەتەرە پێم وابێ شتێکی وام نووسیوە ڤیددیۆی 2 هەتاکو 6 بۆ ئێوەم داناوە ئەتوانن سێری بکەن عملیە بەڵام ئیسفادەی لێ ئەەکەن بۆم نەزەریە من نایمە ناوردەکاریەوە بڵێم کۆڵۆم و ڕۆچەبەیەک ساعت دانیشم بۆتان شەرەکەم بۆی کاتەکە نەڕوە لەبەر خۆشتان بۆی فریای ڤیددیۆی تریش بکەوم بچەند سێری ئەو ڤیددیویانی تر بکەن باشە ڕۆ کۆڵم چلدرنیان هەیە چایلدیان نیە چلدرنیان هەیە ئەم هۆریزەنتەڵە ڕۆ بەڵام ئەویان ڤێرتیکەڵە باشە ئەوە دوایی وەکوتم سی ڤیددیۆکە بکەن لی تێگەن ئەم قسەی ئەخیر هیچ نییە could contain multiple widgets بالضبط ئەڵێ ڕۆ چی هەیە ڕۆ کۆڵم چلدرنیان هەیە واتە چی چلدرن جەمع لە ئینگلیزیە یعنی کۆمەڵێک منداڵ لێرەیە تەشبیه کراوە بە منداڵ و دایبابەوە یعنی پارنت و چایلد باشە
لێرە کاڵێت children یعنی ئەتکرێت کۆمەڵێک وجت زیاد لە یەک وجت لەخۆ بگرێت باشە دیقەت بن لێرە ها باسی چیمان کرێسا بەگشتی ئێمە سکافۆڵدێکمان هەیە بەش ئەو بەشە مۆرەی پشتەوە باشە چی لە خۆگرتووە ئەباری لە خۆگرتووە لە بەشی سەرەوە بەدی کۆنتینەرەکەش لە خوار ئەبارەکەەوە دەستپێکە کە بەشە شینەکەیە لەناو بەدی کۆنتینەری شاشتێکمان هەیە چی پێوترێت کۆلۆمێکمان داناوە کە بە شێوەی ستونی شتەکانمان بۆ ڕیزەکە وجدەکانمان بۆ ڕیزەکە لەناو کۆلۆمەکە چیمان هەیە ڕۆوێکمان هەیە ئەمە تامە ڕۆکەیە ڕۆ بە شێوەی ئاسۆیی وجدەکانمان بۆ ڕیزەکە کە چی تایە تێکستێکی تایە لەگەڵ چی لەگەڵ ئایکۆنێک باشە لەناو کۆلۆمەکەیە ینی لە پاڵ ڕۆکەیە لە خوارەوە ینی بۆ لە خوارەوە لەبەری کۆلۆمە تێکستێکمان هەیە تا ئەمە بە کورتێکی باسی ئەوواکە source code of the widget 3 ئەمە source code ئەوەی پشتەوەیە ئەوەی کێسا باسمان کرد زۆر ئاسانە باشە سکافۆلد سێگە یەکەم جار سکافۆلدێت دوای وتمان ئەپبارەیە دوای بەدیەکی هەیە لەناو بەدیە چیمان هەیە یەک چایلد وەرەگرێ بەدی یەک چایلد وەرەگرێ بۆ چلدرن وەربگرێ یەک چایلد وەرەگرێت کە کۆنتینەرێکە بۆ نمونە کۆنتینەر ینی وەکو منجڵ سەیری بکە وەکو پێک هاتەیەک سەیری بکە کۆنتینەر ینی پێک هاتە منجڵێک کە کۆمەڵێک شتی تایە ئەمەش کۆنتینەریش بە هەمان شێوێ کۆنتینەر لێرەیە جەماعات چلدرن نییە بەڵکو چایلدە هەمیش باشە ئەمە خۆی لێرە یەکسەر توانی بۆ نەبڵی کۆلۆم ینی باڵین لە دوای بەدیەکە بڵی کۆلۆم یەکسەر بەڵام بۆ کۆنتینەری داناوە لەبەر ئەوەی کۆنتینەر ئەتوانی باگراوند کەلەرەکەشی دەستکاری بکەی بەڵام کۆلۆم ناتوانین باگراوند کەلەری وە دەستکاری بی کۆلۆم وجتێکە بۆ ڕێخستن باشە ینی بۆ هین نییە دانیشی کەلەری دەستکاری کەیت و بابەتانە کۆنتینەر وایە بۆیە مەجبورم من هەردووکی بەکاربێنم باشە ینی عادەتەن کۆنتینەر بەکاربێنی باشترەوە بەدی بارحاڵ لەناو کۆلۆما چیمان هەیە ینی پرۆپەرتێکی هەیە تایبەتمەندێکی هەیە پێوترێکی پێوترێت چلدرن وەکووتمان ینی کۆمەڵێک وجد وەرەگرێ دوو وجتم پێدا ئەمە ڕۆ لەگەڵ تێکست وجدەکان بەچی جیاکرێنەوە بە فاریزە جیاکرێنەوە ئەوە ڕۆ ئەوە تێکست باشە ئەی ڕۆ چیتایە تێکست و ئایکۆنی تایە بەس ئەم ڕۆ هەستەکەم لێرەیە ئەبێ نووسرابێت چلدرن نینوسیەوە پێم وابێ ئەوە غەڵەتە چۆن ئێستا کۆلۆم تایبەتمەندی چلدرنی هەیە ڕۆیش بە ئاماشە لێرا بێت تایبەتمەندی چلدرنی هەبێ تێکست و ئایکۆنەکە بچنە ناو چلدرنی ڕۆکەوە باشە ئەو خۆتان حەزەکە نەگەر تااقەتان هەوو بە عملی سەیری بکەمتان چۆنە ماتریال دیزین ئەوەی کە باسمان کرد ئەڵێ دیزین لانگویجێکە کە لایەن گوگڵەوە دیڤلۆپ کراوە کە ئامانجی چیە ئامانجیەوەیە کە یوزەر ئەکسپریەنسێکی باڵین یەکێتی بوون ها یونیفای ینی یەکبوون یەکخراو باشە بخاتە ڕوو دروستکات ئەکرۆس یەکێتی بوون مەبەستم پارتی بوون و یەکێتی بوون نییە یونیفاید ینی چی یان یەکخراو ینی ئەها ستاندارد بێ باشە across platforms and devices باشە it provides a set of principles guidelines and components for creating visually appealing and consistent user interfaces ئەمە پێناسەکەیەتی ئەڵێ چی دابینەکە کۆمەڵێک پرنسپل و گایدلاین و کۆمپۆننت دابینەکە بەڕێی من ئەم دوانە کافیە تێکەڵی بکەن پێکەوە وڵای هەمووی هەر ئەیانی ئەزانی چی بەگشتی ڕەبتیان هەیە بێکەوە ناڵم تەرکی بکەن بەس ئاگاتان لێبێ لاوانێ بە بۆشایی بۆتان بێتەوە بە ڕاست و هەڵە بۆتان بێتەوە لی تێبگەن ئەوە گرنگە بەلام و ومنە تۆ ئەم وشەیە تێناگەی جەماعات ئەمە زۆر گرنگە لە کاتی سایکردنا بۆ ئەم دەرسە بێ بۆ ساڵی داهاتوو بێ بۆ هەر کاتێک بێ کە تۆ بتێ شتێک فێربی لە کۆرسێک هاوێ یان هەر شتێ ئەم وشەیە تێناگەی بۆ منە تۆ چی لەکەی ئەم وشەیە چی مەیە بە گوگل ترانسلیت بڕۆ لە ChatGPT پرسە بڵێ ئەم وشەیە یعنی چی و لەم ڕستەیە بە مانای چی دێت تێگەی ئێستا لێرەیە من بۆم ئەم وشەیە نازانم یعنی چی بۆ نمونە ینی باشە ئەڵێ give special importance واتە گرنگی ئەدات باشە گرنگی ئەدات بە چی گرنگی ئەدات بە بەکارێنانی چی tangible surfaces bold colors meaningful animationi مانادار and consistent use of typography and iconography to create intuitive and engaging user experiences ئەمە وەسفوسەنای ماتریال دیزاین ئاڵێ ئەتوانێ بەشان و باڵیا هەڵیەت بە کورتێکی ئەڵێ ئەتوانێ ئەو بکات و ئەو بکە ئەو بکە ئایکۆنۆگرافی بەسی لە دروستکردن و ئێدتکردن و ئیشکردنە لەگەڵ ئایکۆنە باشە ئەنیمەیشنی مانەدار ڕەنگی تۆخ و جوان مەبەسیەوەیە بڵت tangible surfaces واتە شوێنێک کە tangible بێ واتە بتوانانی تۆ پەنجەی پێ بنی مەبەسی لە بەتن و
تكست فيلد و ئەو بابەتانەیە کە تۆ لەسەر شاشەی مۆبایلەکە تۆ یان تابلێتەکە تۆ کە پەنجەی پیانی ئیشکا لەگەڵ ویستی توێ باشە. It's widely used in various Google products and is also adopted by many for ئەڵێ لە زۆربەی بەرهەمەکانی گوگڵا بەکارێنراوە و لایەن زۆرێک لە دڤلۆپەر و دیزاینەرەکانەوە بەکارێنرێ بۆچی بۆ دروستکردنی ئەپلیکیشن بۆ پلاتفۆرمی جیاواز وەکو وێب و موبایل و دەسکتۆپ. In Flutter, Material App is a widget that defines the root of a material design app. زۆر جوانە قسەیە. ئەڵێ لە فلەتەرە Material App widgetێکە کە چی ئەناسێنێ کە ڕەگ و ڕیشەی Material Design Applicationەکەت ئەناسێنێت باشە چی پرۆڤایدەکە چی دابینەکە چی پێشکەشەکات features تایبەتمەندی کۆمەڵێک تایبەتمەندیمان پێشکەشەکە وەکو چی وەکو navigation و theming و other material design specific behaviors to the Flutter application. باسی ئەو themingەم نەکرد theming مەبەستی لە theme باشە ئەها سێریکەن theming in Flutter app مەبەستی لە گۆڕینی ڕەنگە هی ئەپلیکیشنەکەت. مەم ناگەر نەمتوانی لێرە فریا بکەم بۆ شەرحکردن ئەتوان خۆتان ئاوە ئەو سێرچە بکەن و بگەڕێن بە دوای ئەها سێریکە ئەوە نییە بۆ نە ئەمە سێریکە لایت و دارک و ئۆتۆ بەپێی ئامێرەکەت ئەگەر دارکی بکەی تاریکە بێ ئەگەر ئۆتۆ بکەی ئۆتۆ ینی بەپێی ئینەکەتە وەکو ئامێرەکەتە یان بەپێی کاتەکەیە باڵین کاتی ئێستای ئامێرەکەت ئێستا حالیان 9 شەوە ئێستا ئەگەر من ئەم سیستەمەی خۆم ئەم ماکەی خۆم بیکەم بە ئۆتۆ لاوانێ لەگەڵ کاتەکە هیم بێت ینی ئەداپت بێت بە کاتەکەەوە ئەیکا بە شەو تاریکەکە ئەوە بەمانەی تیمیت لە سوفتوێر دڤلۆپمنتە لێرە تیمینگ مەبەستی لە چی مەبەستی لەوەیە کە لە فلەتەرە ئەمان ئەتوانی تیمینگ دابنین لە ڕیچی و لە ڕێی ماتریال ئاپۆ باشە ئەڵێ ماتریال ئاپ تیپیکەلی زۆر جار wraps the entire apps widget typically مەبەستی لە زۆرجار نیە مەبەستی لە بەشەیەکی سەرەکیە باشە ئەو شانە لابن ئەمە لای بەیانی هەنجار پێی سپینی ماتریال ئاپ ڕاپی چیەکە ڕاپ لێرە یعنی چی ینی پێچانەوە هەموو وجدتری واتە درەختی وجتی ئەپلیکیشنەکەت هەمووی ئەپێچێتەوە لە ناو خۆیە و serves as the entry point of the application یعنی چی یعنی ڕۆلی چی ئەبینێ ڕۆلی خاڵی دەستپێکی ئەپلیکیشنەکە تەبینێت باشە زۆر باشە ئەمە هەمان قسە لێرە it configures the overall visual theme navigation behavior and other aspects of the app aspect یعنی لایەن ئەڵێ لایەنەکانی تری ئەپلیکیشنەکەش لەخۆگرێت ئەمە هەمان قسەیە باشە ئەمە ئێرە هەمان قسەیە بەڵام ڕاوتینگ و theme customization هەمان قسەیە لەگەڵ themەکەیە localization نازم باسم کریان نا ئێستا باسیەکەمەوە accessibility setting نازم مەبەستی لە چیە لەگەڵ ڕاوتینگ ئێستا باسیەکەم ڕاوتینگ مەبەستی لە باڵین ڕێگۆڕکێیە لە بینی لاپەڕەکانە ڕێە گۆڕیت واتە لاپەڕە گۆڕیت ئەم لاپەڕەیە نا ئەچم بۆ لاپەڕەیەکی تر ئەمە لە ڕێی چیەوە لە ڕێی بەتم ناڤیگەیشن بارەوە کە هەمووی بە یارمەتی کێ بە یارمەتی ماتریال ئاپ بەتم ناڤیگەیشن بارمان باس کرد تۆزی لەمە پێش پێم وایە بێ لێرە شار باسەکرێت تۆزێکتر بەرحاڵ لۆکەلایزیشن لە چی هاتۆ وشەی لۆکەلایزیشن لە لۆکەڵەوە هاتۆ لۆکەڵ ینی ناوخۆی لۆکەلایزیشن یعنی چی یعنی زمان گۆڕکێ لێرەیە لەم سیاقەیە لەم بابەتەیە باشە من ئەپلیکیشنێکم هەیە ئەمێ چیتیابێ ئەمەیە بەکارێنەرەکەم زمانی ئینگلیزیەکەی بگۆڕێ بۆ کوردیەکەی بۆ عەرەبیەکەی ئەمە پێوترێکی پێوترێ پرۆسی لۆکەلایزیشن بە یارمەتی چی ئەکرێ بە یارمەتی ماتریال ئاپەکرێت باشە کۆمەڵێک هینی هەیە تایبەتمەندی هەیە تایتل و theme و home باشە ماتریال ئاپ چی هەیە خاڵی دەستپێک کە تۆ بیناسیێنی ینی لە بچێتە ناو چ کلاسێکەوە بچێتە ناو چ لاپەڕێکەوە خاڵی دەستپێکی ئاپەکەم ئەڵێم بچۆرە ناو my home page باشە بۆ نمونەمە بخۆم ناوم ناوە حەزەکەی نایبنێ ئەلەند نایبنێ مەحموو باشە تایتل ئەمە نازانمە بەسی لەچێ بەکارم نێناوە فیمەکە لێرەیە تۆ توانیەها بەو شێوازە تاریفەکەی هەرەوەندە بیزانەکە هینی هەیە تایبەتمەندی فیمی هەیە تایتلی هەیە هۆمی هەیە ئەم وردەکاریە پێویست ناکە لێرەیە باشە نازانمە گەر مامۆستاکەتان کۆتان لێ داوا بکات ئەویان تاکید نی باشە too much for the user set the title of the application باشە ئەوەندە بزانن و ئەوەندەش بزانن کە ئاڵێ it's not visible too much for the user بالضبط بۆ ئێستا وتم ناشی زانم چونکە من ئەمەم نەبینیەوە لە کاتی ئاوتپوتە
visible نییە بۆ یوزەر. theme باسم کرد کە چییە؟ فۆنت و کەلەر و باگراوند کەلەر بۆ هەموو پیجەکانی ناو ئەپلیکیشنەکە گۆڕێت ئەگە بتێبی گۆڕی ڕنگ و شتانە بتێ دارکی بکەیت بتێ ڕەنگی تری بۆ دابنی تر بەپی خواستی خۆت و بەکارێنەرەکە. هۆم چییە؟ گرنگترین بەشی ماتریال ئاپە کە چی لە خۆگرێ سکافۆلد لە خۆگرێ وجدی سکافۆلد لە خۆگرێ کە تۆزە لەمە پێش باسمان کرد. that is the second root of the application widget tree کە بریتە لە چی؟ بریتە لە ڕەگ و ڕیشەی دووەمی ئەپلیکیشنەکەت چ شتێک؟ سکافۆلد. ڕەگ و ڕیشەی یەکەمی ئەپلیکیشنەکەت چییە؟ ماتریال ئاپە. هی دووەم چییە؟ سکافۆلدە. ئەم بەشەی ئێرە کە نووسراوە my home page کلاسێکە لە چی وەرگیراوە یان لە stateless widget وەرگیراوە یان لە stateful widget وەرگیراوە. باشە؟ سێریکە stateless بە کورتی یعنی بێگۆڕان ئاوا لەبەریکە stateless less یعنی چی؟ یعنی کەم وانە لە ئینگلیزیە لێرە stateless یعنی بێگۆڕان بریتیە لەو وجتە لەو پەیجەی کە ناتەوێت هیچ گۆڕانکاریەکی تیا بکرێت بۆ نە هەر پیشاندانی نووسینێکە ڕسمێکە هیچ ینی ناتەوێت بەکارێنەرەکە هیچ گۆڕانکاریەک لەگەڵ یا بکات لەگەڵ ئەم لاپەڕەیە. باشە؟ بەڵام من ئەمە کۆدەکەیەتی ئەوە لەبەرکردنیە بەڕاستی ئەمە ناتوانم لێرە شەرحیکەم. بەڵام دانیک ترمانەیە پێوترێکی stateful عکسی چیە؟ عکسی statelessە. stateless یعنی قابلی گۆڕانکاریە. باشە ئەڵێ چی؟ ئەڵێ it can change its appearance ئەتوانێت ڕووکەشی خۆی گۆڕێ لە کاتی چییە؟ وەکو وەڵامدانەوەیەک بۆ ئەو ئیڤێنتانە بۆ ئەو ڕووداوانەی کە لەلایەن یوزەرەکەەوە تریگەر ئەکرێت واتە کاتێکە یوزەرەکە پەنجانێ بە دوگمەیەەکە فلان ڕەنگی فلان تێکست لەم لاپەڕە ستیت فڵی ئێستاە بگۆڕێ بۆ نمونە. باشە؟ بۆ منە من ڕسمی پرۆفایلەکەم لە ناو ئەم پیجەی ئێستاە کە چییە کە ستیت فڵە ئەمێ یەکسەر ئالێرای بیگۆڕم ئەگەر ستیتلس بێ نایگۆڕێ. باشە؟ بەڵام ئەگەر ستیت فڵ بێ ئەیگۆڕێ بۆیە بە کورتەکەی ستیتلس پەیوەندی بە نەگۆڕینەوە هەیە نەگۆڕینی شتەوە لە ناو ئەم پیجی ئێستا. ستیت فڵ پەیوەندی هەیە بە گۆڕینی شتەوە لە ناو ئەم پیجی ئێستاە. باشە؟ وە پێویستیشی بە دوو کلاس هەیە لە ستیت فڵە. باشە؟ بەڵام لە ستیتلس ئاگەردی قەت بن یەک کلاسی کافیە بووی. ئالێرە وجت نەیمەکە ئەنووسیت بۆ منە لێرە ئەنووسی چی؟ ئەنووسی my home page ئاواتە لێرە my home page ئەیکی تە ئێرەوە دوایی لێرە چیەکەی بانگەکەی ئالێرە. باشە؟ ئەم ماتریال ئاپەش لەکوێ ئەنووسیت حتمما لە ناو مینەکەی ئەینووسی ئەوە بێ لە عملیە کردوێتان و بیزانن. باش ئەپ بارمان هەیە ئەبار باسی ناکەم بەس باسی چیەکەم باسی چکە باسمان کرد باسی چیەکەین باسی دوو تایبەتمەندیەکەین تایتڵ ناوکەی بەخۆیەتی باکگراوند کەلەر ئەوە ژەرناوی بەخۆیەتی کە چی وەرەگرێ colors.blue تایتڵ چی وەرەگرێ ویجتێک وەرەگرێ بە ناوی چی بە ناوی تێکست چی وەرەگرێ سترینگ وەرەگرێ لە ناو سترینگەکە ئەمانوسی فلەتەر ئەپبار یان ناوی خۆتەنووسی یان ناوی توزانم ئەوە تاها ئەومان ناوێت ئەپبار ئەوەت ئەم تایتڵی ئێرە ها بە ئەوە نابابلین ئەم ئەببارەی ئێرە هەنووسرا ئەببار ئەو ئالێرە ئەنووسرێت ئالێرە ئەنووسی ئەپبار بەدڵی خۆت ئەوە سترینگە و بەدڵی خۆت ئەتوانیشتی تیابنووسی پیج تایتڵ توانیسی پیج تایتڵ کەستۆمایزە بڵە بەدڵی خۆت. کۆنتینەر و چییە باسمان کردەوە زەلەمە پێش ویجتێکە بەناوی پێکاتە بۆ چ شتێک بۆ ستایلینگ واتە ستایل سازی شێوە سازی پۆزیشنینگ واتە جێگۆڕکەی شوێن گۆڕکێ ئەند سایزینگ قەبارە گۆڕکێ ئەو وشە کوردیانە خۆشن بۆی بەکاریانیانم سایزینگ ینی قەبارە گۆڕکێواتە گۆڕینی قەبارە ئەذەر وجتس باشە ئەذەر وجت مەبەستی لەو وجدانێک کە لە خۆی گرتووە واتە من ئێستا کۆنتینەرێکم هەیە توانم چی بکەم ئەتوانم ئەم هینەی ئێرە ئەم کۆنتینەرانی کە لە خۆی گرتووە من چیان لێ بکەم سایزیان بگۆڕم یان پۆزیشنەکەیان بگۆڕم واتە شوێنەکەیان یان ڕەنگەکەیان بگۆڕم. It contains only one widget بۆیە ئەها نووسراوەی child بەڵام بۆ ڕۆ و کۆڵۆم بیرتانە نووسرابوو children لەبەری زیاد لە یەک widget وەرئەگرێت ئەوان بەڵام لە کۆنتینەرە یەک widget وەرەگرێت. sized box لە خوارەوە وەکو کۆنتینەر وایە بەڵام width و heighتی بۆ زیاد بۆ لێرەیە بەس لێرە شان نازانم ئەمەش هەیەی بەڵام جیازەکەی چێ لێرەیە نازانم بەڕاستی من وا مەزانی کۆنتینەر width و height وەرناگرێ بەڵام لێرە نووسێتی وەریەگری تر نازانم یعنی بە پێم کۆ دەبێ
بارحاڵ وەکو کۆنتینەر وایە سایز بۆکس بەڵام ناوەکەی بەخۆیەتی کە تۆ بەدلی خۆتەتوانی سایزەکەی بگۆڕی بۆکسەکە کە بەدلی خۆت تۆتوانی سایزەکەی بگۆڕی ئەمیش باماشەیە یەک چایل وەرەگرێ باشە بەڵام بەگشتی سایز بۆکس بزەبت ئەوە تا لێرەشان نووسراوەڵێ بەگشتی بۆچی بەکارێنەرە بەشەیەکی باو بۆ زیادکردنی بۆشایی بۆ منەمەوێت لە بینی دوو وجددا دوو تێکستا بۆ نمونەیان دوو بەتنا دوو دوگمەیە ئەمە سپیس هەبێت لە بینیانە تۆزێک سپیس هەبێ بە پێی ویستی خۆم باشە ینی منەمێ سایزەکەی ئەوەن دەبێت سپیسەکە ئەمێ ویتسەکەی ئەوەنە بێ ئەمێ پانیەکەی ئەوەنە بێ ئەمەی بۆ بەکارێنم لەو حاڵەتەیە بەڵام هیچ چایلدێکشی پێ نادەم باشە لەو حاڵەتەیە ئەتوانی ئەوە بەکاربێنی باش چیمان هەیە ڕۆ و کۆڵممان هەیە من لێرە ئەمە باس ناکەم سێری ئەو ڤیددیۆی ترکەن زۆر ئیسفادی لەکەن باشە تێکستمان هەیە تێکست ناقی بەخۆیەتی دیسپلی چیەکە چی ئەخاتە ڕوو سترینگ باشە و پرۆپرتێکی تایە بەنایکی بەنای ستایل ناقی بەخۆیەتی چی وەرەگرێت وجدێک وەرەگرێ بەنای تێکست ستایل تێکست ستایلیش پرۆپرتێکی هەیە بەنای فۆنت سایز فۆنت سایزی چی وەرەگرێ ئینتیجەر وەرەگرێ ئەوەتە ئەڵێم 20 زەحمە نەبێ ئەم 20 ئەپلایکە بۆ بەسەر ئەم سترینگەیە لە کاتی ئاوتپوتە وجدێکی ترمان هەیە بەنای image.asset باش دانیک ترمان هەیە پێوترێکی نێتوەرک ئیمەیج باش جەمع ئادەم دانە فرقیان چیە ئیمەیج لەگەڵ نێتوەرک ئیمەیج هەردووکیان بۆ خستنە ڕووی وێنەیە بەڵام ئیمەیج بە تەنیا کاڵی image.asset لێرە مەبەستی لە ئەسێت ئەو فۆلدەرەیە کە لە ناو فڵەتەرە هەیە ئەمێ وێنەی تیادا بێم لە ناو پرۆجێکتەکەیە تاکو یوزەرەکە کە ئەپلیکیشنەکەی دابەزاند وێنەکە بکرێتەوە یەکسەر بە ئۆفلاینیش بێ بۆ لەبەری لە ناو ئەپلیکیشنەکە هەیە لە ناو ئەسێتا هەیە باشە بەڵام نێتوەرک ئیمەیج چییە وێنە ئەهێنێ بەڵام لە شوێەوە لە ئینتەرنێتەوە کاتێک دیسپلی ئەبێ بۆ یوزەرەکە کە یوزەرەکە کۆنێکت بوو بێ بە چیەوە بە ئینتەرنێتەوە باشە ناوەکەی بەخۆیەتی کاتێکاڵی ئیمەیج یعنی ئەوە و نێتوەرک ئیمەیجیش ینی ئەوەی کە باسمان کرد ئەوەی باڵین ڕەتی هەیە بە ئینتەرنێتەوە باشە ئەوەندەمان نەماوە چۆنێتی خەزنکردن یان دانانی وێنە لە ناو فۆلدەری ئەسێتە باشە فۆلدەرێک دروستەکەی کاتێکە پرۆژێکتی دروستەکەی هی فلاتەر خۆی ئۆتۆماتێکی ئەو فۆلدەری بۆ دروست نەکردی لە ناو ڕووتی پرۆژێکتەکە تاواتە ڕەگ و ڕیشەی سەتای پرۆژێکتەکەتە کە فۆلدەری لیبیتیایە لەگەڵ ئەندروید لەگەڵ iOS لە پاڵ ئەمانەیە فۆلدەرێک دروستەکەی بەنایکی بەنای ئەسێتس باشە لە ناو لیبە عفو نەک لە پاڵەوانە بەڵکو لە ناو فۆلدەری لیبە فۆلدەرێک دروستەکەی بەناوی ئەسێتس باشە اینجا دوایەوە لە ناو ئەسێتا چیەکەی لە ناو ئەسێتە ڕسمەکەی تیادانی بۆ example.png ئەمە ڕسمەکەمە بۆ نمونە باشە ئەم ڕسمە کە من خستومەتە ناو فۆلدەری ئەسێتسەوە ئەبێ بە ئەپلیکیشنەکە ئاگدارکەمەوە تعریفی کەم لە مێشکیە کە من ڕسمێکم هەیە بە ناوی example.png لەم لۆکیشنەیە لەکوێ یکەم لە ناو فایلی pubspec.yaml کە لە ناو پرۆجێکتەکە تا هەیە یتە بەشی خوارەوە تۆزێک باڵین ئالێرە نووسراوە چی نووسراوە فلەتەر لە خواری و نووسراوە ئەسێتس لە خواری شێوە ئەبێ ئاوها بەو شێوازە پاسەکەی بنووسی پاسی وێنەکە باشە شوێنی وێنەکە بنووسیت ئەڵەی لە ناو فۆلدەری ئەسێتە /example.png تاوانە و سپیسانە گرنگن بۆچی ئاوا ئاماژەی پێداوە لەبەری ئەم سپیسانە پیانەوترێ ئیندنتیشن لێرەیە گرنگە بۆ گرنگە لەبەری پێی ئەڵی کە ئەم نووسینە مناڵی ئەم نووسینەیە ئەمەی دووەم ئەم نووسینەش مناڵی ئەم نووسینەیە ئاوا ینی بەشەیەکی درەختیەت پێوترێ ئیندنتیشن باشە ئەڵێ گرنگە لە ناو فایلی یامڵە یامل کورتکراوەیە یعنی yet another markup language شتێکی وایە پێم وابێت so ensure that your entry aligns properly with other entries باش هۆتری لۆد و هۆتری سارت باسمان کرد لە لێکچەری یەکەمە لێرە بڕوا ناکەم گرنگ بێ وەڵای باباسیشی بکەین باش
هۆتریلۆت باش هۆتریلۆت ئەوە بوو جەماعەت کەوتم چی کەوتم تۆ ئەپلیکیشنەکەت ڕەن کردووە ئێستا لەسەر ئامێرەکەت باشە کاتێک کە ڕەنە کردووە منەمێ بۆ نە شتێکە گۆڕم لە کۆدەکەی شتێکە گۆڕم ڕەنیش کراوە لە تەنیشتمێ مۆبایلەکەم ئەمێ شتێک گۆڕم لە ناو کۆدەکەیە باشە من نامێ کاتێک کە ڕەنم کرد ئەپلیکیشنەکە بووی ئەبدیتەکە ببینم سەرەتا لە سەرەتای سەرەتاوە داروبەرد ڕەن بکاتەوە نەخێر ئەمەیە چی بکات ئەمەیە تەنها ئەو گۆڕانکاریان پیشان باوەی کە ئێستا کردم چی یەکەم لەو حاڵەتەیە هۆتریلۆت بەکارێنم بۆی کاتم بۆ بگەڕێتەوە ئەتوانی هۆتری سارتەکەش بەکاربیێنی بەڵام کاتە بۆ ئەگەڕێتەوە هۆتریلۆدەکە بەکاربیێنی چکە پێویستە بە دووبارە بنیادنانەوەی ئەپلیکیشنەکەت نییە هۆتری ستارت چی بووەکە دووبارە هەموو ئەپلیکیشنەکەت بۆ بنیادەنێتەوە سێت ئەپیەکاتەوە باشە بەڵام هۆت ریلۆد تەنها ئەو شوێنانە بنیاد ئەنێتەوە کە گۆڕانکاریت تیا کردووەتەوە باشە بەڵام کۆمەڵە گۆڕانکاریشە بۆ ناکە بۆ نمونە ئەگەر چی ئەگەر گۆڕانکاری گەورە بکەی لە ناو ئەپلیکیشنەکە تا بۆ نە درەختی وجدەکان دەستکاری بکەی هی فلان لاپەڕەیان هەموو لاپەڕەکان تێگەی هەند لێرە نووسرا کلاس هێرارکیس یعنی چی یعنی درەختی وجدەکانە لێرەیە دەستکاریان بکەی مۆدیفایان بکەی لەو حاڵەتە هۆت ریلۆد ئیسفادەی نییە بێ هۆت ریستارت بکەیت ئەمە ئەگەر بە عملی نەیکەیت لەوانەیە ئیسعاج بێ بۆت کە ئاوا ئێستا بۆ شەرحەکەم بەڵام من چاکلی تێگەم لە بەری بە عملی کردومە باشە ئەڵێ ئایدیاڵەواتە پرفکتە بۆچی بۆ کویک ئەکسپریمنتیشن واتە دیڤلۆپمنتەکەمان خێراکە بە کورتەکەی اینجا ئەڵێ چی ئەڵێ ڕئینیشیالایزی ڤاریەبڵەکان ناگا ڤاریەبڵەکانە دووبارە ئینیشیالایز ناکاتەوە و دووبارە میثۆدی مین ڕەن ناکاتەوە باشە ئەو ئێستا تۆز لەمە پێش باسمان کرد سیگنیفیکەنتلی بە شێوەیەکی بەرچاو چی خێراکات دیڤلۆپمنتەکەمان خێراکات بۆچی لەبەرەی فول ریستارتی ناوێت هۆت ریستارت بەعکسەوە هۆت ریستارت بەعکسی ئەوە دار دووبەر ڕینیشیالای زەکات باشە و تۆزە زیاتری پێچێت لە ڕووی کاتەوە بەڵام چیەکات کلین ستیتە بۆ هەموو ئەپلیکیشنەکەت ئەڵێ کاتێک پێویستە ئەم هۆت ریستارتە بکەی هیچ زەرەرێکی نییە بۆت بەس هەر ینی بۆ خۆت لەبەر کات وشتیوە کاتەکەشی فەرقێکی وای نیە لاوانێ بڵێم 30 چرکە فەرقێ بێ 20 چرکە باشە ئەلە کاتێ پێویستە پێێتی کە هۆتریلۆت نتوانێت ئەو شتت بۆت کات کە ئەتەوێتەوە ئەوەی کە ئێستا بزمان ینی لە هەندێک حاڵەتە ناتوانێت هەموو شتێک بۆ بکات هەنێک گۆڕانکاری ئەڵێ هەموو کۆدی دارتەکەات هەمووی بۆ ڕیکۆمپایلەکات واتە کۆمپایلێکات دووبارە ترانسلیتێکا بۆ باینەری کۆت هەر هەمووی وەچی دووبارە ئەکاتەوە ڤێرچۆڵ مەشینی دارت هەمووی دووبارە ئاکاتەوە بە کورتەکەی دار و بەرد و ئەشدا و ئاباوی سیستەمەکەت هی ئەپلیکیشنەکەت دووبارە ئاکاتەوە بە زمانێکی زۆر کوردیانە completely destroys the existing app state and restart ئەڵێ هەموو ستیتی ئەپلیکیشنەکەت چی لێکات وێرانی یەکات باشە و دووبارە دەستی پێکاتەوە وێرانیەکان بەس ملۆن یەکە بیسڕێتەوە یان تێکی بە نە بەسمێ لەو ینی ڕەنکردنەکەی ئەوەستێنێت دووبارە ڕەنیەکاتەوە لە سەرتاوە from scratch ینی چی ینی لە سەرتاوە اینجا ئەمە نازانم داخڵەیان نا بەس پێم وانە داخڵ بێت لەبەرەوەی شتێکی ئامەلیە ئەو دوو سلایدە باشە ئەو بۆ جەماعەتی ئەندرویدە ئەوانەی کە ئەندرویدتان پێەیە ئەبێ یەکەم جار بەو شێوەیە هیم بکەی ئەبێ لە ناو مۆبایلەکەتە ئینیبڵی دڤلۆپەر مود بکەی بۆ شێوازی کە لێرە یاخسوێتە ڕوو تاکو بتوانی ئەپلیکیشنێک ڕەنکەی لەسەر دیڤایسی ئەندرویدەکەت زۆر باشە ئەوەی کە لێرە زۆر گرنگە ئەم بەشی خوارەوەی کە کاڵم گرنگ مەوەسم دووبارە نییە ئەم قسەی کێسایکین ئەڵێ ویجتە گرنگەکانی فلەتەر چ شتێک کۆنتینەر ڕۆ کۆڵۆم سایزدوەکس تێکست ئیمەج.ئەسێت ئیمەج.نێتوەرک باشە ئەوەی کە خوێندومانە هەرە باو گرنگەکانە کە لەم لێکچەرەیە خوێندومانە هیوادارم ڕوون بوو بێت ئینشاڵڵا سەرکەوتووە بن و هەر شتێکیشتان پێویست بوو پرسیار و بابەتانە لە کۆمنتە لە خزمەتانە بن خی گەورە سەرکەوتوتان کە ئینشاڵڵا